هاوشێوەی فەرمانگە فیدڕاڵیەکانی دیکە زیاتر لە 75 ڕۆژە کارمەندانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیش موچیان پێ نەدراوە. بەڕێبەری فڕۆکەخانەکە ئاشکرای دەکات تەنیا دڵسۆزی ئەوانی هێشتۆتەوە، بەڵام وا بڕوات دوور نییە بایکۆت لەوێش دەست پێ بکات. سەرڕای ئەوەش زۆر جار لە شوێنی VIP ئیهانە بە کارمەندەکانیان دەکرێت. هاوکات ڕاشی دەگەێنێت لە ساڵی 2014 حکوومەتی عێراق 1 دیناری بە فڕۆکەخانەی سلێمانی نەداوە، لە ئێستاشدا 21 ملیۆن دۆلار قەرزارن. داوای من وەکو تایر بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانە چەندین جار داوام لەم حکوومەتی خۆمان کردوەوە بابەتی ئەمان نییە کە هێڵێکی ئاسمانی نیشتیمانی ژمارە 2 لە کوردستانە دا بمەزرێنن بۆ ئەوەی ئێمە نەچین ڕیشی خەڵک و لە ڕێی خەڵک پاڵێنەوە. ئیمساڵ 9 ساڵە من داوای ئەو هێڵم کردووە تا ئیستا نەجواب هەیە و نەوەڵام. ئەگەر هێڵێکی ئاسمانی لە کوردستانە دا بمەزرایە بە پێی قانون تێرانی عێراقی کە حەقمانەوەکو هەرێمی کوردستان نەکێشەمانەمە و هاوکاریژی بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی خۆمان و مەجبوری خەڵک نابوون زۆر جار بۆ ئەوەی گەشتەکانمان بکەین و گەشتیارانی ئێمە تووشی کێشە و گرفت ببین. 14 ساڵە هێڵی ئاسمانی عێراق 1 دیناری نەداوە بە فڕۆکەخانەی سلێمانی تا ئەمڕۆ نزیکەی 21 ملیۆن دۆلار قەرزارە. وە کەڵەکەشە بێت مانگی وایە 200,000 دۆلار کەڵەکە بێت. ئەفسەرێکی فڕۆکەخانەکە دەڵێت پێویستە حکومەت لە معاناتی کارمەندێک تێبگات کە ماوەی 75 ڕۆژە بێ موچە بە گەرما و سەرما لە ئەرکدا بووە و بژێوی ماڵ و منداڵی لەسرە. پێویستە چارەسەرێک بۆ کێشەکانیان بدۆزرێتەوە. ئێمە سەر بەو فەرمانگە فیدراڵیانەی ماوەی 75 ڕۆژە موچەما وەرنەگرتووە. لە کاتێکا من کارمەندم لایە شەونخنیەکە مەسئولیەتی لەسەر شانە، من ناتوانم داوای لێ بکەم کە ئیجباری بکەم ئیشەکەی خۆی بە ڕێکوپێکی بکە لە کاتێکە ئەرکەکەی خۆیە بینێ بەڵام مافەکەی پێ نادرێت. بەڕێوەبەری فڕۆکەخانەی سلێمانی دەژڵێت کابینەکانی دیکەی حکوومەتی هەرێم 150 داهاتی فڕۆکەخانەکەیان بۆ کاروباری فڕۆکەخانەکە خۆی دەگەڕاندەوە و بەشێک لە کێشەکانیان پێ چارەسەر دەکرد، بەڵام کابینەی نوێی حکوومەتی هەرێم گسکی لە هەموویدا. ئێستا خەرجیەکانیان لە داهاتەکانیان زیاتر بووە و ساڵانە پێویستیان بە 300 بۆ 400,000 دۆلارە بۆ کاروباری سیانە. ساڵانە دەیان 1000 دۆلار ئەدەین بە ئەپدێتکردنی سیستم. هەموو ساڵێک پێویستەکە ئەمە 300-400,000 دۆلار بن بەس بە کالیبرێشنی سیستمەکان ئەمە لەسەر عێراق. باشە تۆ بودجەکە نییە، مەعاشت لێ ئەبرێت، داهاتن نییە، ئەی بەچیەکەی؟ ئەی چۆن مەتار پێشەخیت؟ بەڕێزان ساڵێک لە ساڵان حکوومەتی هەرێمی کوردستان 150 داهاتی یایە مەتارەکان، کابینەی تازە هات هەمووی گسکی لێ، ئەویشی نێشت. ئەمان توانین بەو 150 زۆربەی زۆری پێداویستەکانی خۆمان دابینکەین، بەڵام بەداخۆ ئەوش دەما. من نازانم چی ئەو بەڕێزان دەسەڵاتدارانەیە کە لەم فڕۆکەخانە سەفەرەکەن تەنها 1 مەمەڕیانەوێت، 1 مەمەڕی ئامین بە ئاسایشا بڕۆن بۆ ئەو بینایی کە ناوی VIP و لەوە سەر سواری تیارەکە بن و بڕۆن و یابێنەوە. ئەی پشتی ئەوە چییە؟ لەگەڵ ئەوەشا زۆر جار ئیهانەی کارمەندەکانیشمان نەکرێت. هەمووتانە زان بواری سیاسی لە کوردستانە چۆنە. هەندێک پەرلەمانتاری بەڕێز هەیە و ئەزانێ ئەو کارمەندێکە لە فڕۆکەخانەکانەکە خزمەتکاری ماڵی ئەوە. ئێمە خزمەتکارین، بەس خزمەتکاری میلەتی خۆمانی. ماوەی 9 ساڵە داوا لە حکوومەتی هەرێم دەکرێت هێڵی ئاسمانی نیشتیمانی 2 بکرێتەوە کە لە ڕووی دەستوریشەوە ڕێگە پێدراوە، بەڵام وەڵامیان نادەنەوە. لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە 600 بۆ 700 فڕۆکە بە ئاسمانی عێراقدا دەڕوات کە هەر فڕۆکەیەک باجی لەسەرە و پارەکەی دەچێتە بانکێک لە دەرەوەی عێراق کە بەشێک لەو پارەیە بەر هەرێم دەکەوێت و تا ئێستا کەس نازانێت چی لەو پارەیە دەکرێت. بەڕێوەبەری فڕۆکەخانەی سلێمانی دەڵێت ئەگەر کارەکانیان وا بڕوات ئاستی فڕۆکەخانەکە بەرەو لاوازبوون دەڕوات. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.